نرخی ستومەک بەشەیەکی گشتی بەڕاستی هەموو گرانە بەهۆی ئەوەی کە نرخی دۆلار بەرز بوویتەوە ستومەک گرانەوە جگەلەوەش باز و گومرجی خەڵکی بەڕاستی زۆر زیاد بووە ئەوەش کە کاریگەرێکی زۆر خستە سەر نرخی ستومەک دواکەوتنی موچە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر بێ بازاڕی لەسەر هەموو ڕۆچەوە کە بۆ نەموچەکە تاخیر دەبێتن خەڵکی ژانی بە پاش دەکەوێتن بۆ منە کابرا ئیساب و کتابی خۆیە کە موچەیە بۆ هەیە ماگانە میلیۆنەچیان 500,000 600,000 بەبێ ئەو ماگانەی پارەکەی تەنزیم دەکاتن ئایا پارەکەی چەند بەشی دەکاتن بێگومان عنی دواکەوتنی موچەش کاریگەری لە نرخی نەوت و بنزین و ئێستا بەشەیەکی گشتی عنی ڕۆژ بەڕۆژ ڕوورە زیاد بوونە کەمە جوستان کاریگەری لەسەر داهاتی خەڵکی عنی خەڵک بۆ منە هەیە ماگانی موچەیەکی کەمەیان داهاتە چ کەمی هەیە لەوانێ پارەکەی بەشێ و هەموو شتەی نەکات. ناوەڵا ناتوانم ناتوانم وڵای سەقیرە بکە ڕەزیدە بکەی ڕاستی ناتوانم تەک بکڕی وڵای پیرازەکان گرانن ئەوی بۆ کابرا مەعاتخۆر کێسەی نییە بۆ ئەی کابرا مەعاتی نەبێ وڵای کێسەی زۆرە ئەوڕ بۆ خۆشدان کاتەکەی پێویست نییە حتممە با چاودێری بازاری بکە ئاگایەک لە بازار بێ ئاگایەک لە فەقیر بێ هەر ئەوەندە کەلوپەل هەندێکی هەرزانە هەندێکیان گرانە بەس عام خەڵکەکە گلەی لەوەیە پارە نییە ینی بەڕاستی ئەرک لەسەر هاوڵاتیان زۆرە مەسلەی کارەبایە مەسلەی ئاوە ئیدی ئەوانە زۆرن خەڵک پێڕناگە لەبەر ئەوەی بەڕاستی کە بیدایەتی ماوەدەکان هەرزامون لە هیکەوە هەستە وایە پاشەوەی کە هەستا شتەکانی کەش هەمووی گران بووە مەسلەی يعني كلوبال بعام وضعي أوش مثلا وضعي دولاريش أوها مثلا لصت بالسيلو وتسلو هشتو أنا هم تأثيرات خوي هي ودعوة لحكومة هرمي كردستان إذا كان سواق بو كارنك لأجر خلشي أو يشو كاري بيتكر يارمتيان بدن يعني أو كان بعض كان دابز زينن كارو كسابتك واب كان يعني واب كان آسان كاري لو خرجي كان یارمەتی گەنجان بدەن لۆ ئەوەی کە هەلی کاریان لۆ بڕەخسێنن